ماوەسانی وانەبێژ زەنگی بایکۆتێکی درێژخایەنیان لێداوەتە ئەو کاتێکەوە داواکاریەکانمان جێبەجێ دەکرێت. دوای جێبەجێکردنی چەندین کۆبوونەوە لەگەڵ وەزیری پەروەردە بەداخەوە نەیانتوانیکەوە ئەو وتانە ئەو بەڵێنانەی کە بەوتە پەیمانراوە بیکەن بە کردداری و جێبەجێکەن. بۆیە دووبارە وانەبێژان گەڕانەوە سەر شەقام بۆ ئەوەی پامێک بە حکوومەت بگەێنن، ئەوش ئەوەیە کە ئێمە ناگەڕینەوە هۆڵەکانی خوێندن تاقیکردنەوەی 6 نمرەی تەسلیمی بەڕێوەبەرەکانمان ناکەین تا ئەو کاتێککە داواکاریەکانمان جێبەجێکرێت. داواکاریەکانیشمان بە خاڵی یەکەم ئەوش دامەزراندنی ماوەسانی وانەبێژە یاخود کردنی بە گرێبەست تا ئەو کاتێک کە خاڵی یەکەم جێبەجێکرێت. بە دڵنیاییەوە ماوەسانی وانەبێژ لە هیچ پەروەردەیەک لە پەروەردەکانی لە دهۆکەوە هەتاکو خانەقین هیچیان بەو مەزە ڕازی نین. مامۆستای وانەبێژ لە هەموو مامۆستایەکی وانەبێژ لە هەر پارێزگایەک لە هەر پەروەردەیەک هەمان ئەرکی لەسرە، بە هەمان بڕەپارە، بە هەمان مافێکی کەم ئەوەی کە لە پەروەردەکانی دهۆک و هەولێرا هەیە بەداخەوە بەهۆی ئەو وەزع سیاسیە کە لەوێدا داسەپاوە. ئەگینا ئێمە عەلاقەمان هەیە لەگەڵ مامۆستایان لەگەڵ نوێنەرانی دهۆک و هەولێرا، ئەوان لە ئێمە ناڕازیترن. بەداخەوە ئەو نەفەسە زەختە سیاسی کە لەوێ هەیە بەداخەوە هۆکاری ئەوەیە کە ئەوان بێدەنگ بن، وەکو زۆربەی کایەکانی تری ژیان ئازادیەکان لەوێ لە قاڵب دراون. هۆکاری ئەوەیە ئەگینا مامۆستایانی وانەبێژ لە هیچ پەروەردەیەک ڕازینین بەم دۆخە بەداخەوە. ئێمە ئەمانەوێ کۆتا پەیامی خۆمان بە حکوومەت بگەێنین. ئێمە دژی پەروەردە و فێرکردن نین، ئێمە دڵمان لە ناوەندەکانی خوێندنە. بەڵام ئەڵێ کە جام پڕ بوو لێ ڕژە، بەڕاستی جامەکە پڕ بۆ لێ ڕژاوە. ئێمە مامۆستایەک نین کە ساڵێک 2 ساڵ خزمەتمان هەبێ، هەمانە 7 ساڵە 8 ساڵە بە بڕەپارەیەکی زۆر کەم بە ماف و امتیازێکی زۆر کەم ئەم پرۆسەی بەڕێ کردو. بەڵام تاکەی کەس لە پشتمان نەبێ، عین تاکەی کەس خۆی بە خاوانی ئەم کەیسی مامۆستایانی وانەبێژانە دانەناکە کەیسێکی حتمی و گرنگە لە ژیانی پەروەردە خۆدا نەزان. وەڵڵاهی ئێمە داواکاریەکانمان ئەوەیە کە داوای دامەزراندنەکەین، داوای ئەوەکەین دەستیمان پێ نەکرێت لەوە زیاتر و گاڵتە بە هەست و شعورمان نەکرێت و بەڵێ بەرداوام بێت. پاش ئەوەی کەوا چەند جارێک هەوڵماندا بۆ مەبەستی داواکردنی داواڕاوەکانی خۆمان وە چەند جارێک هاتینە سەر شەقام، حکوومەت هەموو جارێ بە بەڵێنی نادروست بەڕێمانیە کرد. ئێمەش بڕیارماندا دووبارە شاد ببینەوە بە یەکتری لە سەر شەقام. تاقەن ئەو دروشمەمان هەڵگردووە، چونکە پێمان وایە داواڕاوەکانی ئێمە سەرەتاییترین داواکانی ئێمەیە و پێویستە حکوومەت وەڵاممان بداتەوە، چونکە بەڕاستی هیچ جیاوازیەک نییە لە بینی مامۆسای وانەبێژ و مامۆسای میلاکە. بگرە ئەرکی ئەمە زۆر زیاترە لە مامۆسایانی میلاک، چونکە ئێمە بە زۆری شوێنە دوورەکانمان پێپڕکراوەتەوە و هەروەها کرێیەکی زۆرمان لەسەر ئەکەوێت تاوەکو ئەگەینە ئەو ناوچە. وەروە بڕەموچەکەی ئەمە دیاری کراوە بۆ 400,000 وە لە هاوی نانیشە ئەکرێ بە نیوە ئەکرێ بە 200,000. ئێمەش عایلەمان لەسەر ئەرکێکی زۆرمان لەسرە، بۆیە بڕیارمانداکەوە دووبارە داواکانی خۆمان پێشکەش بە حکوومەت بکەین.